چینانێ و فستیڤالی بەرلینالەوە کێکێکە لە فستیڤال هەرە دیارەکان و ساڵانێکی زۆرە کۆمەڵەیەک فلم لە تەواوی جیهانەوە بەشداری لەم فستیڤاڵەکان بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە توانرا کە ستافی بەڵکە فیلمی دەواازەی خەونەکان لەنێو ئەم فستیڤال و لەنێو ئەم چالاکیە گەورەی جیهانە بەشدار بێت. ژمارەیەک لە ئەندامانی ستافی سەرەکی بەرەمێنەری بەڵگە فیلمی سینەمای دەواازەی خەونەکان لەوانە نگین ئەحمەدی دەرهێنەر، ئیلاها نەوبەخت بەرهەمهێنەر، لوقمان سوخەنوور مۆنتاژ و حوسێن میرزاقولی مۆسیقا و سامان مەجد وەفایی چاکردنی دەنگ و لابراتوار لە 73مین خۆلی فستیڤالی نێودەوڵەتی فیلمی بەرلینالە لە بەردەم کامەری فۆتۆگرافەران و وێنە هەڵگرانی ڤیدیۆی جیهانین لەسەر فەشی سووری ئەم بۆنە پڕبایخ و بەناوبانگەی سینەمای جیهان ئامادە بوون.